إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلام خۆشەویستەکانم فەرمایشتی خوای پەروەردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم و خراپترین ڕێگا هەر ڕێگا و ڕێبازێکە کە پێچەوانەی ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی بێ لای دابێ لە ڕێبازی خوا و پێغەمبەری خوا، هەر لادانێک هەر پێچەوانە بوونێک بۆ ئەو ڕێبازە بەڕاستیە بێتە مای نەکبەتی، بەدبەختی، قوربەسەری بۆ مرۆڤەکان. لە دنیایە بەدبەختی و قوربەسەریان بۆ هێنێ و لە قیامەتیشا بەتەئکید ئەبێتە مای ئەوەی کەوا ئەوانە سوتەمەنی ئاگری جەهەنەم بن. خوا پەنامەم بدە. خۆشەویستەکانم، لەگەڵ گەیشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مەدینەی پیرۆز سێ کاری گەورەی ئەنجامدا پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەندێک کاری تریش لەگەڵیە، بەڵام ئەم سێیانە زۆر گرنگی پێدراوە لەلایەن مێژوو نووسانەوە کە ئەویش یەکەمیان باسمان کرد لە کاتی خۆیان دروستکردنی مزگەوت، دووهەم پتەوکردنی برایەتی و دامەزراندنی موئاخات لە نێوانی مهاجرین و ئەنسارە، سێیەم بریتیە لە دانانی دستورێک بۆ دەوڵەتە تازەکەی مەدینە، ئەو مەدینەیەی کە پێش پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوی یەثرب بوو، تەنها شارێک بوو لە شارەکانی عەرەب، بەڵام بە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مەدینە گۆڕا. مەدینە لە شارێکەوە وەزعەکەی گۆڕا بەرەو دەوڵەت، و هەدەفی سەرەکی پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە هیجرەت ئەوە بوو: ئیسلام دینە و دەوڵەتە. ئەوە بۆچوونێکی زۆر هەڵەیە وا تێبگەی کە ئیسلام تەنها وەکو دیانەتە دەستکاری کراوەکانی پێشی ئێمە کە دەستکاری کراوە لەلایەنی مرۆڤەکانەوە کە دین دوور خراوەتەوە لە دنیا. ئەوان بۆیە وایان بەسەرا هات، چونکە دین دوور خرایەوە لە دنیا، شریعەتی خوا حکوماکە لە نێوانیانە. جا ئەوەش گەورەترین نەکبەتی بۆ مرۆڤایەتی ئەهێنێ. ئیسلام وەکو دینی حەقیقی، وەکو ئەو دینە ڕاستەی کە پاش دەستکاریکردنی دینە ئاسمانیەکانی تر خوای تەعالی ناردوێتی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەوێ بە تەطبیقی عەمەلی بۆمانی بسەلمێنێ کە دینی خوا تەنها بۆ عیبادەت و لایەنی ڕوحی نییە، بەڵکو لایەنی مادیشە، دین و دەوڵەت بەیەکەوە ئەبەسێت. دستوری مەدینە لە ساڵی یەکەمی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم داینا، واتا ساڵی 623 لەدایک بوون، ساڵی 623 میلادی. ئەلەو کاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرد بە نووسینەوەی ئەو دستورە. مێژوو نووسان و مستەشریقین زۆر لەسەر ئەم بابەتە ڕۆیشتون و درێژیان زۆر پێداوە، و هەندێک لە زانایانیش وتویانە بەڕاستی مەفخەرە و شانازیە بۆ ئیسلام و ئاینەکەی ئەو دستورە کە پێش 1400 ساڵ دانراوە بە شێوەیەکی زۆر جوان. ئێمە هەوڵ ئەدەین زیاد لەسەر ئەم بابەتە ئەچین، ئەم بابەتی دستورە، چونکە ئێستا خەڵکانێکی نەزان، خەڵکانێکی نەفام
جاری وهەیە مسلمانیشن بەس بەداخەوە لە ئاینەکەیان تێنەگەیشتون وا تێگەن کە ئیسلام تەنها یاسای بیابانی هەیە وەکو خۆیان ئەڵێن نازانن ئەم ئیسلامە یاسایەکی هەبوو لە کاتی خۆیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دستورێکی داناوە بۆ مەدینە شانازیە بۆ هەموو مرۆڤایەتی نەک تەنها بۆ مسلمانان دستوری مەدینە ناوی تریشی لێ نراوە طبعا هەندێک لە زانایان پێی ئەڵێن معاهدە هەندێک پێی ئەڵێن وەثیقە هەندێک پێی ئەڵێن صەحیفە بەس ئەوەی کە ڕاست بێ وشەی دستور بۆ ئەو نووسراوە جوانە معاهدە زیاتر بینی دەوڵەت و دەرەوەی دەوڵەتە پەیمان نامە بەڵام دستور پەیوەندی بە ناوخۆی وڵاتەوە هەیە ئەمەش زیاتر پەیوەندی بە ناوخۆی وڵاتەوە هەیە بۆیە ناونانی بە دستور جوانترین وشەیە ئیشی ئەم دستورە چی بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم داینا ئیشی ئەوە بوو کە تەنظیمی حاڵوباری مەدینە بکە مسلمانان لەگەڵ مسلمانانە و هەروەها مسلمانان لەگەڵ غەیرە مسلمانە یعنی لە مەدینەیە خۆشەویستەکانم مسلمانانی تیا ئەژیا کە بریتی بوو لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ مهاجرین و ئەنسارە و لە هەمان کاتە لە مەدینەیە جوولەکەش سێ عەشیرەتی گەورەیان هەبوو بنو قريظة وبنو نظير بنو قينقاع أما السي عشرة قوري جولك أبو أجيان لمدينة لهمان كاتا خلقانك شب لمدينة هيشتا لسر هيج دينيك نبونا لسر بتبرسي كون بون يعني مدينة بيكهاتيكي تيكالبو أم دستورة بو معي أوي كوا علاقات و پەیوەندیەکانی نێوانی مسلمانان لەگەڵ یەکارڕێک بخە و هەروەها پەیوەندیەکانی مسلمانان لەگەڵ غەیری مسلمانانە و هەروەها غەیرە مسلمانانیش لە ناو یەکتریە هەندێک لە مستەشرقین ئەڵێن ئەم دستورە یان ئەم نووسراوە بریتی بوو لە 52 خاڵ 52 خاڵ 25 تایبەت بووە ببيني مسلمانان وبسحوتشي بو بيني غيري مسلمانان يعني المسلمانان لقل أوانا إما لهفتكاني بيشوا أما جمان بخالي كردوت من هر دولتك كدا أمزري بيويستي بسي سلطي سركي هي سي دصلاتي تشريعي دصلاتي تنفيذي ودصلاتي عدلي وتا السلطة يعني دصلاتي تشريعي وادات داناني دستور وياسا يعني او خلق لسر شي شريعتك لسر شي ياساك علاقات يعني لقال اكترا دا مزرين بيوندي كان يعني لقال اكترا دا مزرين وهروها دصلاتي تنفيذي يعني واتات جيبا كردن حكومتك هبه او ياسايا او دستور قانون جيبا جيبك وهروها دصلاتي دادغاش هبه كوا دادقا قانون يعني قانون يكبي ياسايا كبي محكمة كبي كأجر خلق شيء هبو بقرته ولاي أمس يد صلاة لهر دولتك بيشكوتوا أبي يعني بيونديان بيكون نبي بيوندي يعني قصدا هيش لايكي السلطة بسر هيش لايك نبي هر دولتك أجر حكومتك أي ظالم بسر برلمانك أو بسر دادقا كيا يترو دولتني وهر كاتا أو كسا كحكومتك أبا بري وهر أو خاونيها مشتكو ئەو کاتە پێوترێت دەسڵاتێکی دیکتاتۆری و با ناوخۆشی نابێ پەرلەمانی هەر ناوێکی تری لە خۆی نابێ ینی سوڵتەیەکی لەو شێوازەیە بەڵام ئەگەر سوڵتەکە بتەوێت سوڵتەیەکی ینی عادل بێ پێویستە کە پەرلەمانی هەیە پەرلەمان خۆی بۆ خۆی ئازاد بێ سربەخۆ بێ لە دەرکردنی هەر یاسایەکە و لە چەسپاندنی هەر یاسایەکە بە هەمان شێوە دادگاش أبي فرق بيني وكو بيغمر فرمي صلى الله عليه وسلم قوي وضعيف نكا يعني همو خلقي بكابراي دصلات داروا حتى أقاتا فقيرترين كس لولاتا لبرانبري ياساو دادقا يكسان بن لبرانبري دادقا وياسا يكسان بن ناكري بونمونا كابراي دصلات دار يان كركي یان کەس و کارەکەی یا بنە ماڵەکەی
لەسەرەوەی یاسا بن و هەرچی بکەن بۆ خۆیان بیکەن و خەڵکی فەقیر و هەژاریش یاسای بەسەرا جێبەجێ بکرێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئومەتەکانی پێشی ئێوە بۆیە تیاچوون إنما أهلك من كان قبلكم كانوا إذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد. حديثك هو هنا باشو بيشي شتاء بس مهم معناكي بلام إذا سرق فيهم القوي أو الشريف تركوه. إذا منك بتي دروسك خوي أبي أمانة ئەم فەرقانە نەمێنێ فەرقی بینی گەورە و بچووک لە بەرامبەر یاسا نەمێنێ. هەر دەوڵەتێکی سەرکەوتوو ئەگەر ئەم سێ سوڵتەیەی سەربەخۆ بوو ئەوە ئەو کاتە دەوڵەتێکی پێشکەوتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هاتە مەدینە لەگەڵ دانانی ئەم دستورە هەر سێ سوڵتەکە دامەزرا. سوڵتەی تەشریعی کە بریتی بوو لە قورئان و لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە ئەو کۆمەڵە سەحابەش کە أهل راويج بن لقل في غمري خواه صلى الله عليه وسلم وسلطي تنفيذي كرسول بو صلى الله عليه وسلم خواه الله صابت جيب كردني ووكو رئيس دولتك كإساء قنا وكدروز بي وسلطي دادقاش أو كاتا دادقاه همو بران بربا ياسا يكسان بون كابرايكي قريشي عشرتي في غمر صلى الله عليه وسلم دزي بكردايا في غمري خواه صلى الله عليه وسلم أي فرموا بي جيب كري گەورەترین زەرام کە ئەبوو بەکری سدیق باتایە تەکلیفی بکردایە واستەی بکردانەیە خواردەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووڕە ئەبوو ئەفەرموو ئەچووە سەر مینبەر و ئەیفەرموو ئەگەر فاتیمەی کچی محەممەد دزی بکە ئەبێ لە سەری یاسا جێبەجێ بکرێ. تەواو جا ئەمە لە مەدینەیە بەم دستورە دامەزرا و جێبەجێ کرا. ئەم دستورە خۆشەویستەکانم چەند خاڵێکی گرنگی تایە. يكي لو خالانا أفرمي إنهم يعني مسلمان أمة واحدة من دون الناس. مسلمان خويان بو خويان أمت يكن جقال خلقيتر. يعني أم دستورا مسلماناني كرد بيك و عشرتايتي تيربازي أم مسائلانا نما توا حتى شارچيتيش نما عشرة تيرا قوم زمان أمانة هر هموي خۆشەویستەکانم ئەبێ بۆ جانبی ئیجابی بەکار بێت بۆ شتی چاک بەکار بێ. دەستی خەڵک بگری لە خراپەکردن نێلی کەس خراپە بکە نێلی بنە ماڵەکەت نێلی کوڕەکەت نێلی عەشرەتەکەت خراپە بکە لە کشتی لە بواری چاکە بەکاری بێنی. بەڵام ئەگەر عەشرەت و بنەماڵە و قومیەت و زمان و ئەمانە بووە سەبەب ئەوەی کەوا خەڵکانێک دەرەجەیەک بن و پلەیەک بن لە وڵاتە و خەڵکانێکی پلە دوو پلە سێ بن ئەوە ئیتر کەوا بوو ئەو گەندەڵیەتانێ کە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم دعوها فإنها ممتنة. ئەفەرمێ وازی لێ بێنن قەسەم بەخوا ئەوە بۆگەنە. هەر وەک ئەوە وایە بۆگەن ممتنە یعنی گەندەڵە یعنی گەندەڵیە. هەر لەفزەکە حەساب بکە ئەم لەفزانەیەوە ئێستا خەڵک بەکاری دێنێ. يعني عصبيات تقولي والله من أنصاري من بلي من مهاجرين أم بلي من قريشيم أو بلي من خلقي أو سون ناخوات بلام لكاتي بهيزيا بون من لكاتي جهادا لكاتي سوبايا بيغمري خوا صلى الله عليه وسلم سوباكاني جاء كردوا بو أوي هر عشرتك زياتر بتواني خزمت بك لكاتي تشاكيا بكاري هنا بلام لكاتي خرابيا كسبوي نبو عشرتكان بكار بيني دجبيت يعني من أجر كسر عشرتكم تعداي لك كسيكي تركر لعشرتكي تر نابي بلهم والله من ما دام لعشرتي خوما هر لقل أمام نابي تشتيوانية وأو قاعدة كبو قاعدة جاهلي برلا إسلام انصر أخاك ظالما أو مظلوما براكات سربخة أجر ظالم به وأجر مظلوم به. أما طبعا لكاتي جاهلية برلا إسلام هبو أما ياسايكي برلا إسلاما لنا عربة يعني براكات يعني خزمكي خوات سربخة أجر ظالم به أجر مظلوم به. إسلام هات أما يقوري پیغمبر صلى الله عليه وسلم فرموي أم ياسايا جوانا بس بمعنى كتر أجر براكات مظلوم بو سري بخا أجر ظالم بو سري بخا بس شون سري بخي دسي بقرا ميلا ظلمك دسي بقرا ميلا ظلمك. الله أكبر يعني اشتكان كشتي قورا هموش تخرابا كان برو باشا هموش تخرابا كان برو باشا. جاء آيني في روزي إسلام
مسلمانان هەر کەسێ دێتە ناو ئەم بازنەیەوە ئیتر ئەبێتە یەکێک لە ئەندامەکانی ئەم ئومەتە كنتم خير أمة كنتم خير أمة باشترين أمة تواو هل كبيتنا أم بازنو أبيت باشترين أمة أجر طبعا تطبيقي بك أجر يا ساكاني أم أمة تطبيق بك أم جاء أم أمتك وسط خوش يسكانم يعني أمتك مامنا ونده يعني شون أمتك مامنا ونده وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا أيني في روز إسلام لبيني تندروي ولبيني شلروي آية خلقانك هبون يا أي خلقانك ترهبون بر الإسلام يا زور زيادة الرويان كردو لبواريك يعني بملا زور زيادة الرويان كردو تشدد يعني كردو زياد لحد يعني أما نشل الرويان كردو همو حبلو هموش تكانا بردابو يعني لبيني تندروي شلروي آيني في روز الإسلام آيني وسطة يا مديني يا وسطة لعقيدة وسط لعبادته وسط لأخلاقه نمونه كوتشي بو نمونه أين كان فيش إسلام جولكو مسيحي يعني نصراني لأصلا مسيحي بو دعاء وإساء دسكاري كراو بو بصليبي ونصراني أم دو أين خوايبون أين موسى وعيسابون بس دسكاري كراو لفطري مروفايتي لا يداوى بتشيا بوي زيادة الربي كردو لبر بواره بون منا إنسان خواي تعالى للروح لما دروسي كردوها يا همو من روح من هي وما دش من هي أم جسم من مادة وروح شيتيا روح ككاتي إنسان أمره دركريتيا ما دكبتني أمينيته أيني جولك بم أيني دسكاري أخيرا دسكاري كراوة أما ننقرنجي ببواري مادة داوة يترحم شتيك بماديات ليك دريتوه زيادة الرويان لبواري مادية كردوها حتى أما نزيادة الريان كردوها أصلا إنكاري قيامتك لولا شو ديني مسيحي يعني كدسكاري كراوة أم نصرانية كإستهية أما ندقرنجي ببواري روحانية الدعوة مادة إهمال كردوها مسيحي الراستقين كان أوي كبابيجين لسر أم دين الشيواون بلان بالراستقيني كردوانا هروازيان لدنياها هاو سرگيرينها كان يعني اگر كسيك يسبب بمسيحيك راستقيني خويا او مسيحيك استا او عن بياديك انك او مسيح عليه السلام ابي واز لا سرگيري بيري ولا زاوزي بيري وابي جيان ترك بك خريك عبادة به حتى هندي كان هي بو معلومات تان خوش يسكانم هندي كان هي امندا او باري قرتو حالك وكاني قلب لايطاليا لاشكوت كان اجين حفتا صالة شانازية قال عمرم او انا صالة حفتا صالة من او بجان خو ما نكردو او بعبادة ازاني كخوي نشوا او ندا لجاني قطري او ندا لجاني او انا او بعبادة ازان زيادة الرويان لو بوارك كردوه بلام عيني بيروزي اسلام او عينيه كخوي تعالى هنا يعني وضعك هنا وسر فطرة مروفايتي كأفرمي وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنسى نصيبك من الدنيا تو كاركي كاتي ايشك لم دنيا دائما تشاود لقيامت بيه وبشي دنياش لبير مكة يعني لدنيا هول بك كاسبي بك ايش بك بارا بياكا خدمة خلق بك دي يتر انبوار وبشي قيامتكش لبير مكة لبيني دين ودنيا زور قرنقا خوش يسكانم يعني لبواري عبادات ابو نمونا ايني بيروز الاسلام رازي نابي التوب او انا لعبادات الروبتشي تركي دنيا بكي سيكا ساتنا مالكاني بيغمر صلى الله عليه وسلم برسياري عبادتي بيغمر يعني كتشون عبادتك تشون نيوجك تشون روجو اقري تشون شو نيوجيك وكو تشون بيجي بكم يانزاني كاتي ولام ياندرايا بيغمر صلى الله عليه وسلم لما النبو اوان برسيارا لخيزانا كان يعني لخيزانا كان بيغمر صلى الله عليه وسلم بدل يعني نبو يكي كان وتي هر لبيع وتي بريارة دم من اتلي سودا جناه هنا هر خليك عبادته ايو تريان وتي من يترحمو جيانا ما شو نيوجيكم ايو تريان وتي من حمو جيانا ما بروجو وكو تشون بلي هيك روجا نابي بروجو نبم كاتي في غمر صلى الله عليه وسلم قرايا اما يزور في ناخوش وكاتي بي بوترا الله هيك كاتي وانا في غمر صلى الله عليه وسلم تورا نبوه وزانايان الين يكم بدعه لا اسلام دا مزرع امانه بخاري كداي مزرعن اي شويه ديني اسلام كان تندروي زياده روي تياب كان بوي في غمر صلى الله عليه وسلم فرموي من
چوە سەر مینبەر فەرمووی مسلمانان من ژن ئەهێنم لە پێشا فەرمووی من شەونێژی ئەەکەم و جارجاریش نایکەم تر وە پێی توانە شەونێژی فەرز نییە بە پێی توانە ئینسان ئیمکانیات و ڕۆژووی سونەتیش ئەگرم و جارجاریش نایگرم و ژنیش ئەهێنم هەندێک ڕیوایەت ئەڵێن فەرمووی ئەوان وتیان گۆشتیش ناخۆین فەرمووی من گۆشتیش ئەخۆم هەر کەسێ ئەمە ڕێبازی منە هەر کەسێ لەم ڕێبازە لادا لای داوە لە من نییە ناکرێت ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم ناو مزگەوتەوە سەیری کرد حەبلێک لە بینی دوو پایەی مزگەوتە دانراوە حەبلێک هەڵواسراوە فەرمووی ئەم حەبلە چییە وتیان وەڵڵا ئەمە یەکێک لە خێزانەکانی تۆ زەینەب ئەمە شەونێژیەکە کاتێک کە هیلاکە بێ و ماندووە بێ خەوێتێ ئیتر خۆی داتە ئەمە حەبلەکەیە بۆیە حەبلەکە بیگرێ فەرمووی ئەمە چییە ئەم حەبلە بکەنەوە کردیانەوە فەرمووی هەر کەسێک لە ئێوە شەو هەڵسیا شەونێژی بکات چەندێ توانای هەبوو تااقەتی هەبوو بابیکە کە خەوی هات بڕوا بخەوێ ئاینی پیرۆزی ئیسلام ئەوە لە مەسەلەی ئەخلاق و سلوکە ئیسا هەندێک لە دیاناتەکان ئەمەندە زیادەڕەویەکەن لە مەسەلەی زەواجە کە پیا و ئافرەتێکی خواست ئافرەت شووی کردە پیاوێ ئیتر تەلاق نامێنێ حتا مردن بەیەکەوە بێ ببن بەینیان باش بێ بەینیان باش نەبێ ئیتر تەواو ئەو پیاوەشە بۆی نییە ژنی تر بخوازێ ئەو ژنەشە بۆی نییە شوو کاتە پیاوی تر بۆیە ئەمەندە زیادەڕەوە ئەمە وای کردو لە ئەوروپا تەماشاکە خەڵکی بەسەر هاتووە کابرا زەواج ناکە هەر بە حرام زیناکە ئەمانە دەی لەبەرەوەی ئەگەر زەواج بکە ئەبەسرێتەوەتەوە لەو لاشەوە کۆمەڵە خەڵکانێکی تر هەیە تەرکی زەواجیان کرد هەر زەواج هەر ناکەن لەم لا ئەمە ئەولا بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام زەواجی داناوە بەو شێوە شەرت و شوروتانە کە هەیە نەک ئێستا ئەمەی لای خۆمان بەڕاستی زیادەڕەویمان کردو ئێمەش زۆر چەند جارێک باسم کردووە و تەلاقیشی داناوە شەریعەتی ئیسلام بۆ حاڵەتی ناچاری ئەگەر دوو کەس بەیەکەوە نەیان کرێ تەلاق هەبێ و چۆن بە خۆشی گەشتنە یەکتری بۆ زەواج بە خۆشیش لە یەک جیا بنەوە دوو کەس ژن و پیاوێک بەیەکەوە حەز لە شەریکایەتیەکەن وەکو چۆن لە هەموو شەریکایەتێکی تر کاتێ بەیەکەوە کرا ئەهلەن وەسەهلەن کاتێ نەکرا لە یەک جیا بنەوە باشترە با یەک بێزار نەکەن یەک ئیزعاج نەکەن نەبنە مای ئەوەی ئەم ئەو بکوژە ئەو بکوژی ینی لە خەفەتە داواکارم خوای پەروەردگار بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە دامەزراومان بکە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە مەحفوظمان بکەی لە هەموو بەڵا موسیبەتێک یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان مەحفوظ کەی لە هەموو بەڵا موسیبەتێک یا ڕەبی خوایە ئەم کوردستانە لە بەڵا موسیبەتی ئەم زەمانە بە دوور بگری خۆشەویستەکانم ئەم ئومەتی ئیسلامە کە ئومەت واحیدەیە ئەبێ ئومەتێکی ئیجابی بێ لە ژیانە نەک ئومەتێکی سلبی ئێمە هاتوین ئیشی خوا جێبەجێەکەین لەسەر زەویە خەلیفەی خواین لەسەر زەویە تعمیری سەرزەوی ئەەکەین بە دینەکەی خوا بە پەیامەکەی خوا ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامە ئاینی پیرۆزی ئیسلام نەهاتووە مرۆڤەکان گۆشەگیر کابی خاتە کنار یا ئەمەنە زیادە ڕێی بکەن توغیان بکەن لە شەریعەتی خوا لادەن یەکتری قەتڵ و عام بکەن هەر بەس بووە خاوەنی نەوەوی ئیتر هەڕەشە لە دەوڵەتەکان بدا و داگیریکە خوای تەعالی مرۆڤایەتی بۆ خەلق نەکردو بۆیە ئومەتی ئیسلام کە خەیرە ئومەیە هاتووە بە پێی شەریعەتەکەی خوا سەر زەوی ئاوەدان ئەکاتەوە بە عەدل بە دادپەروەری بە مساوات بۆیە خۆشەویستەکانم خوای تەعالی ئەفەرمێ ئەو ئومەتە کە دێت کنتم خەیرە ئومە یعنی ئێوە باشترین ئومەتن تا ئەم ڕێبازەتان هەبێ تا لەسەر ئەم ڕێبازە بەردەوام بن کە ڕێبازەکە چییە؟ تأمرون بالمعروف وتنهون عن المنكر بۆ لەناو ئومەتی ئیسلامە خراپەکاری زوو تەشەنە ناکە بە تایبەت قەدیم ئیسە خەریکە ئەوەنە ئەوترێ ئیوە حەقتان چییە و تۆ حەقت چییە و تۆ لە ماڵی خۆت دانشە و تۆ بۆ خۆت نوێژی خۆت بکە و ئیلاقەت چیە کابرا فەسادەکە خراپە ئەکا زوڵمەکە نازام چێک ئەوەنە ئەموشە وترا خەریکە ئێمەش وەکو ئومەتەکانی ترمان پێدێ مع العلم ئەوەی کە ئێمەی کردوتە خەیریەت ئەوەی کە ئێمەی کردوتە چاکترین ئومەت ئەوەیە کە خراپەت بینی بڵێ خراپە مەیکە چاکەتیش بینی تەژیعیکەی و بانگی خەڵکیکەی بۆ لای خوا بەمە ئێمە بووینەتە خەیرە ئومە بەمە ئەم ئومەتە دائیمەن لەسەر چاکە ئەمێنێتەوە هەر کاتی ئەمەی نەما دەستی لێ بشۆرە و ئەشفەوتێ و ئەبێتە زەلیل ئەبێت لەژێر دەست ئومەتەکانی ترە خراپترین ئومەتەکانی سەر زەوی زاڵە بێ بەسەرمانە
وخوي تعالى بري لعنتي خوي مانكا لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم على لسان داود وعيسى بن مريم يعني بني إسرائيل لعنتي أن ليكره للايان في غمركانه لسر زماني في غمركان بوتشي يعني لبر أوي بني إسرائيل كانوا لا يتناهون عن منكر فعلوه اگر خراپیان ببینایە پێشان تا چاکبوون خوای تعالی کردنی بە باشترین ئومەت بنی ئیسرائیل مدەیەک باشترین ئومەتی سەرزەوی بووە شعب الله المختار بووە وەکو خۆیان ئەڵێن بەڵام کاتێک لە هەدەفە سەرەکیەکە لایدا كانوا لا يتناهون عن منكر ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیان تیانەما بوو بە خراپترین ئومەت خوای تعالی لە سوورەتی تینە ئەفەرمێ لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين إنسان لباشترين بلبرزيايا لسروي همو مخلوقات كان إخواوية بلام كأم إي شيء أمر بچاكا ونهي لخرابي وازدي هنا ديت أخواروا أكيوتا جير أكيوتا أسفل سافلين الله مثلا لتفسيري أو آيات الله بني إسرائيل أجر كسي كان ببيني خرابي كي بكردايا بون منا إسيك لأمد يكي ببيني خراباكا الله بيه يودي كرم خرابة مكة براكم خرابة مكة وباش نية نصيحتي كرت بياني بهات آياته وهم بيبيني آية خراباكا أبيد من حقم تشيه دوكا بيموتو تاو لسر وخواي قورا غضبي ليه قردن اما أبي همو روجي خرابة من بيني بي بلين أو خرابة وهمو همو كاتيكي تشاكا تشجيعي بكين وبلين أو تشاكي أو كاتا لسر خيريتك أمينينوا أم خالة زور قرنجة خوش يسكن أم خالة زور قرنجة اگر ئێمە بمانەوێ سەربەرز بین ئەبێ لەسەر ئەو کارە پیرۆزە کە خوا بۆمانی داناوە بەردەوام بین